ئەچینە لای فاملێرمان تەرزە ئەمڕۆ پرۆژەی گرنگیدان بە مافی نابستان ڕاگەیەندرێت بگومان ئەم پرۆژەیە وا بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامی هەبێت زانیاری زیاتر لای تەرزە و میوانەکانێتی ئەچینە لای تەرزە با بزانین ئێستا لەکوێیە. تەرزە سڵاو لەبێ و بەیانی و باش بێت پێمان بڵێ ئێستا تۆ لەکوێی وا بڕیارە ئەم پرۆژەیە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێت فەرموو زانیاریەکان لای تۆ میوانەکانتە. سڵاو لێبێت تەرزە. بەڵێ سەر کۆلانە سڵاو لە ئێوە تاوای بینەرانی ڕۆژێکی نوێ بێت دیارە من ئێستا بە شازێکی ڕاستەوخۆ لە نێو پەیمانگای هیوای نابستانم لێرە بۆ یەکەم جار پرۆژەیەکی زۆر گرنگ بەڕێوە دەچێت کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی کە جاری دەستپێکی پرۆژەکە لە شاری سلێمانیە. پرۆژەکە تایبەتە بەوەی کە دابینکردنی مافەکانی کەسانی نابیست لەلایەن تیمێکی ئەمریکی بە هەماهەنگی ڕخراوی پەروەردەی هاوچەرخی بۆ کوردستان بێکۆ هەماهەنگیان کردو و لێرە چەند چالاکیێکی تایبەت بەم پرۆژەیە بەڕێوە دەچێت. بێگومان چالاکیەکان لە سێ بابەتی گرنگ پێک هاتووە. یەکەم چالاکیان تایبەتە بۆی کە پشکنینی تایبەت بۆ دانانی سەماع بۆ کەسانی نابیست لێرە لەلایەن چەند تیمێکی ئەمریکی و پشکنین بۆ ئەو کەسان ناکرێت کە گرفتی نابیستیان هەیە. دوم چالاکیشیان کە لێرە ئێستا ئێمە لەم هۆڵەیین ڕاهێنانی تایبەت بۆ مامۆستایان ناکرێت کە وانی تایبەت بە کەسانی نابیست ئەڵێنەوە بۆیە تیمەکە هاتوون لێرە بۆ ماوەی هەفتەیەک ڕاهێنان بۆ مامۆستایانەش ئەکەن. سێم چالاکیش تایبەتە بەوەی کە ئەو کەسانی کە دایکن هاتوون لێرە بۆ نوێ دەیانانی ئامێری هەزا بۆ خاوەن بڵێن بۆ ئەو دایکانی کە کێشی نابیستیان هەیە ئامێری تایبەتیان بۆ دائنێن لە کاتێکا کە مناڵەکەیان بۆ نوێ داوای شتێکی کێریان گریا بۆی دایکەکە زوو ئاگادار بێت و لە ڕێگەی ئەو ئامێرەیەوە زوو بگاتە لای منداڵەکە. جابوو ئەوەی من بە وردی زانیاریەکان بۆ ئێوە تاوای بینەرانی ڕۆژێکی نوێ بگوازمەوە. ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەچینە لای زۆر بەڕێز خاتوشیلان حەسەن کا بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان با بزانین چۆن ئەم پرۆژەیان ڕێکخستووە. خاتوشیلان بیتە لای من سڵاو لێبێت و بانیت باش بێت. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی کورسات بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابەت بمان باشە چەند دەقەیەک لە کاتی ئێوە مانگە. خاتوشیلان با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێستا ئەبینین بە ئامادەبوونی چەندین میوان و هەم ئەو کەسانی کە نابیستن و هەم دایکانیش لێرە ئامادەبوون. پرۆژەکە چۆن بیرتان کردەوە بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و یەکەم جاریش لە شاری سلێمانیەوە دەست پێ بکەن ئەم پرۆژەی چۆنی کاری لەسەر کراوە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی پەروەردەیەکی هاوچەرخ بۆ کوردستان هەمیشە خۆمان بە بەرپرسە زانین بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان لەم پرۆژەیە کاتێک کە لە سەردانێکمان بۆ پەیمانگای هیوا هەستمان کرد کە کێشەی زۆریان هەیە. ئێمە بۆ ئەم کێشانە گەڕین بە دوای لایەنێک ڕێکخراوێکە کە تا بتوانێت لە نزیکەوە هاوکاری ئەم قوتابیانە بێت. خۆشبەختانە پەیوەندیمان کرد بەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوەمان ناسی ڕێکخراوی دەفتەرێکی ئەمریکی کە ئەمانیش خۆشبەختانە هاتن بۆ ئێرە و لە چەند پرۆژەیەکە لە چەند چالاکیەکە خزمەت بە قوتابیانی نابیست و کەمبیست دەکات. باشە خاتوشیلان وەکوی کە من پێشتر لە زاری خۆتۆ چەند زانیاریەکەم وەرگرت لە سێ چالاکی گرنگ ئەم پرۆژەیە پێک هاتووە. چالاکیەکان بۆ شێوازی کە لەمڕۆ دەستان کردو بە کارەکان چۆنی بۆ نمونە ئەو کەسانە بانگ ئەەکەن کە نابیستن ئایا بەس کەسانی پەیمانگا ئەگرێتەوە کە لێرن یان کەسانی تریش لە شاری سلێمانی ئەتوانن بەشدار بن ئێوە لە ڕێگەی چی و ئاگادارتان کردوونەتەوە؟ سەرەتا پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە ئەمێ زۆر سوپاسی بێپایانی خاتونی یەکەمی عێراق خاتوشاناز خان بکەین کە هاوکاری کردین بۆ ئەم چالاکیانە و بۆ خزمەتکردنی قوتابیانی نابیست. ڕاستەکەی ئەم پرۆژەیە بۆ مناڵانی بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی نابیستە خواردە من 18 ساڵ. بێگومان ئێمە ئەم قوتابیانە لە پەیمانگای هیوایە کۆبوونەتەوە لە هەمان کاتە قوتابیانی کەمبیستی قوتابخانەکانی تر لە پەروەردەی سلێمانی ئەوانەی کە گویان کەم بیستن ئەوانش ئەدوانن سوود لەم پرۆژەیە وەرگرن.
لەم چالاکیانەوە وەرگرن بەڵێ خاتو شیلان لێرە ئەمە ڕاهێنانی تایبەت بە مامۆستاکان ئەکرێت و لێرەش بۆ نمونە ئەو بەشدار بووانە کە لێرە نابیستن لێرە ئامادەن پێم بڵێ بابزانین ئەم کەسانە چۆن لە ڕێگەی ئەم ڕاهێنانانەوە یاخود لە ڕێگەی دانانی جیازی تایبەت یاخود ئامێری تایبەت یان دانانی سەماعە ئەمانە تا چەندە بۆ ماوەیەکی درێژخایەن کاریگەریکی زۆر باش لەسەر کەسانی نابیست دروست دەکات ئایا ئەمە کاری جدی لەسەر کراوە پێم خۆش لەوە زانیاری وەرگرین بەڵێ ڕاستەکەی چالاکیەکان پێکاتوە لە سێ چالاکی وەکو بەڕێزیت ئاماژەت پێ لە پێشەکە ئەم چالاکیان یەکەم جار هەڵەسن بە پشکنینی گوێی قوتابیەکان بزانێ هەتاکو چەند پێسی بە چارەسەرە چای گرفتەکەی لەکرایە لەو کاتە ئەگەر پێویستی بە سەماعە هەبێ ئەمان وەی دائەنێن و ئەگەر بتوانن کێشەیەکیان هەبێ لە بڵێ گفتوگۆکردن و ینی تێگەشتن لە یەکتری ئەمان هاوکاریانەکەن کە چۆن لە یەکتری تێبگەن ئەوە ئەم ڕاهێنانانیان هەموو پێ ئەەکەن لە هەمان کاتیشە بێگومان بۆ مامۆستاکانش کاتێکە گرفتێکیانە بێ لە کاتی دەرەجووتنەوەیە لەگەڵ مناڵانی نابیستە ئەمان دەورە بە مامۆستاکانە بین و کە چۆن تەعامل لەگەڵ ئەو تەلەبانە ئەو قوتابیانە بکەن ئەوە بە هەمان کاتیش زمانی ئاماژە لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازی هەیە ینی زمانی ئاماژەی کوردی نابیستێکی کوردی لەگەڵ ئینگلیزیە جیاوازی هەیە ئەمان فێری هەندێ شتی بڵێ زمانی ئاماژەی ئینگلیزیشانەکەن بەو شێوەیە ئەوە کارێکی زۆر باشەکە ئەم تیمە بە هەمانگی لەگەڵ ئێوەیە کاریان لەسەر کردووە ئەگەر پرسیاری کتیش ئاراسی بەڕێز بکەم بۆ دازام کاتەکەش کەمی ماوە باز لەوە بکەین شیلان خان ئێوە گرفتی پێم وا بێت ڕاهێنەریشتان هەبوو لە نێو پەیمانگاکە ئەگەر هەڵەنە بەمیانی بە حکمی ئەوەی کە هەم تۆ هەم خاتوو بەهار پێم وا بێت کاریگەریکی و ڕۆڵێکی باشتان هەبوو لەم ڕوانگەیەوە تا چەندە لەو ڕوانگەیشەوە لەگەڵ ئەو تیمای قسەتان کردووە کە تیمێک بێن ڕاهێنانی تایبەت یعنی بە بەردەوامی لە هەرێمی کوردستان و شاری سلێمانیە بمێننەوە بووی لەگەڵ کەسانی نابیستە ئەوانیش و کوڕاهێنەرێک گفتوگویان لەگەڵا بکەن بیان دوێنن ئەمە لەسەر ئەوش کارتان کردووە ڕاستەکەی ئێمە ئەم چالاکی ئێمە بەجیا ینی چالاکی سێهەمی پێکاتوە لە دەورە بۆ مامۆستایانی پەروەردەی تایبەت بۆ پەیمانگای هیوای نابیستان و بۆ مامۆستای پەروەردەی سلێمانی هەم ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئیشەڵڵا ئەو دەوریان پێبینین و لە سەر چۆنێتی مامەڵەکردن و فێربوونی هەندێک دەستەواژەی ئاماژە بە مامۆستاکان بەنسبەت ئەو دەورەی کە توش باسەکەی ئەو دەورەیەکی ترە بەڵێ بەهارخان لەگەڵ ڕێکخراوی CDOە چەند کەسێکیان هەڵبژاردووە لە هەر فەرمانگەیەک بڵێ دوو مۆزەفیان داناوە کە فێری زمانی ئاماژیانەکەن بۆ ئاسانکردنی کاروبارەکانی نابیستان زۆر باشە بە ئومێدی ئەوەی کە ڕاهێنەری تریش زیاد ببێت لەبەرەوەی ئێوە ئەو گرفتتان چارەسەر ببێت وتی خۆتشی ئەگەر بۆ ئێمە بۆ بینەرانی کورساتی بخەیتەوە زۆر سپاسی هەمولایەکەکەم هەموو دڵسۆزی هەموو خەمخۆرانێکی ئەم شارەکەم کە بەهانەمانەوە هاتن و هاوکاریان کردین لەم پرۆژەیە بە تایبەتی خاتون یەکەمی عێراق بەڕێز نازخان کە یەکسەری ینی کە زانین کە ئیشەکە لە خزمەتی نابیستانایە کە من دامان و خاوەن پێدەویستی تایبەتە یەکسەر هاوکارمان بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتتان بۆ ڕەخساندین زۆر سپاس بۆ تۆش خاتو شیلان سپاس بۆ وتەکانت بەڵێ خۆشەویستان وەکو خاتو شیلان چەند زانیاریەکی گرنگی خستە ڕوو لە سەر پرۆژەکە کە بێگومان ئەمە کارێکی زۆر جدی لەسەر کراوە و دووبارە زۆر سپاس بۆ خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد کە هەماهەنگیەک و کارێکی جدی لەسەر ئەم بابەتە کردووەکو خانمی یەکەمی عێراق دەستخۆشی لێ ئەەکەین جا ئێستا ئەچینە لای میوانێکی ترمان کە بەڕێزیان لە تیمەکە ئەو تیمی کە تیمە ئەمریکی کاتونەتە شای سلێمانی لێرە لە پرۆژەکەی ئامادەن ئەچمە لای زۆر بەڕێز خاتو زەینەب ڕائیت کە بەڕێزیان دامێنسترێنەر و سەرۆکی ڕێکخراوی دافتیفی لێرە ئامادەن ئەگەر بەڕێزیان بێنە ئێرە فەرمۆ خاتونگیان سلااوان لێ بێتۆم کاتتان باش بێت سەرتا با بپرسین چۆن بیریان کردوتەوە وەکو تیمێکی ئەمریکی لێرە بەشدار بن و بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی پەروەردەی هاوچەرخ بۆ کوردستان کار لەسەر مافەکانی نابیستان بکەن. So I was contacted a few months ago by the Modern Education for Kurdistan organization. They asked me to come and provide some of that support with the hearing aids, the sign language, the educational training. And so we said yes, and we came. چەند مانگێ لەمەوە پێش کۆنتاکتیان پێکراوە لە ڕێگەی پەروەردەی هاوچەرخی کوردستانەوە
کە بێن بۆ ئێرە و هاوکاری تەلەبەکان بکەن لە پرۆگرامەکە و لە تێستەکانە ئەڵێ ئێمە شەرتومانە باشێکسەر. زۆر باشە تا چەندە لەگەڵ نابیستەکانە هەماهەنگە بن کە بتوانن بە شێوازێکی گشتی لەسەر ئەم چالاکیانە لەسەر دابینکردین پێداویستەکان ئەو پێداویستانی کە کەسانی نابیست پێویستێتی ئەمان بەردەوام لەگەڵیان ئابن. How long will this take? How are you going to approach to help those students? What are the methods? So we'll be staying for all this week. We have two parts of our team. One part is audiology, so they will be working on providing the hearing aids, the testing. And then the other part is the language and education team, and we will be training the teachers and working directly with them to support the education. پرۆگرامەکان بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامە بێ بۆ هەموو ڕۆژێک لە دوو تیم پێکاتوە تیمێکیان ئەوەیە کە لە پزیشکەکان و تستیان بۆکەن و سەماعیان ئەێنێ بە نەخۆشەکان تیمەکەی تریان ئەوەیە کە لە ڕێگەی پەروەردە و فێربوونەوە لە ڕێگەی مامۆساکانە هەوڵێن کە ڕاستەوخۆ یارمەتیان بن چۆن زیاتر بتوانن یارمەتی تەلەبەکانیان بنەوەنیش. هیچ وتەیەکی تر ماوە کە بۆ نمونە ئەمان لە وەکو تیمێکی ئەمریکاتونەتە شاری سلێمانی کە ئەوانیش لەوێ خۆیان کەسانی نابیستیان هەیە بەو شێوازە مامەڵە و ڕفتارەکانیان لەگەڵ کەسانی نابیستی ئێرە بە شێوازێکی وا ئەبێت کە بتوانن ئەمانیش لە ڕووی مافەکانەوە فراهەم بکرێن. بەڵێ ئەگەر هەر بابەتێکی وەکو ئەوان کە چۆن تیمی ئەمریکی لەوێ کەسانی نابیستیانەیە مافەکانیان بۆ فراهەم کراوە لێرش بە شێوازێکی زۆر باش مافەکانی کەسانی نابیست فراهەم بکرێت. Do you wish to say anything in regards of deaf people's rights in comparison, if you know, between USA and here? What do you wish to achieve from this program at the end? Yeah, definitely. I mean, I'm deaf myself. I work with a deaf team. I believe that deaf people can do anything that hearing people can do. We just need to provide the opportunity and the support. And that comes with sign language and with believing in a future for all deaf children. بێگومان خۆیان نابیستن ئەڵێ من خۆم نابیستم و لەگەڵ تیمێکی نابیستیش بەردەوام کارەکەم لە بەرەوە باوەڕم وایە کە نابیستی دەتوانێت هەموو شتێک بکات کە کەسێکی تر بیستنی تەواوە ئەتوانێت بیکە بەتەنها بۆی کە باوەڕمان پێیان بێت و سەپۆرتیان بکەین و یارمەتیان بین. زۆر سپاس بۆ ئێوە. دەستان خۆش.